حزبەکانی کوردستانی ئێران هەنگاو بەرەو هاوکاری بەربەڵاو یان درێژە بە سیاسەتی ڕکابەری سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. خەباتی سیاسی حزبەکانی کوردستانی ئێران ساڵانێکی زۆرە بەردەوامە. لە مێژووی 40 ساڵەی ڕابردوو ئەم حیزبانە هەم شەڕی براکوژی بینراوە و هەم دانیشتن لە ژووری هاوکاری. بەڵام نە لە شەڕی نێوخۆیی حزبەکان هەموو لایەن و باڵێک لە نێو حزبەکان ڕازی و براکوژی بوون، نە ئێستاش ناوەندی هاوکاری هەموو حزبەکان دەگرێتەوە. فرەدەنگی و فرەحزبی ئەگەرچی ئاماژەی بە دموکراسی لە کۆمەڵگادا، بەڵام ئاخۆ لە سەردەمی پێش ڕزگاری و پێش حەوانەوە لە کۆمەڵگای ئازاددا ئەم فرەحزبیە نابێتە ئاستەنگ. هۆکاری هاوکاری نەکردنی بەربڵاوی حزبەکانی کوردستانی ئێران دژی دژمنێکی هاوبەش، کێشەی ئایدۆلۆژیە یان جیاوازی تاکتیک. ئازیزان، بۆ باسرەمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوان لەگەڵمان دەبن. لێرە لە استودیۆ بەڕێز ئاواتی عەلیار لە کۆلەری سیاسی دانیشتووی ئەمریکا و لە ڕێگای سکایپەوە بەڕێز عەلی بەهرامی ئەندامی کومیتەی ناوەندی سازمانی خەباتی کوردستانی ئێران. بەخێرهاتنی هەردوویان بەرامبەر دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاکاوە دەست پێ دەکەین. کاکاوە هەر پرسیاری سەرەتایی ئەوەی کە ئێستا دەیبینین لە نێو حزبەکاندا فرەدەنگیەک و فرەحزبیە کە ئێمە بە ژمارە ڕەنگە نزیک بەناو بە 10 حزبمان بێت و بە ئەندام و ڕێکخراوە و کۆنگرە و کومیتە و شتە ئەوەی کە دەبینرێ لانی کەم 7 حزبمان هەیە. ئەم فرەحزبیە لە حاڵێکدا کە ئێشتا ئێمە با بڵێین هینێکمان نییە، پێکاتێکی سیاسیمان نییە، وڵاتێکمان بۆ خۆمان نییە، چ وەک فدراڵ، چ وەک سەربەخۆ، چ وەک بەشێ لە وڵاتێکی تر، لانی کەم وەکەوەی لە هەرمی کوردستان دەبینرێت. ئایا ئەمە کێشە ساز دەکات بۆ خەباتی سیاسی حزبەکانی کوردستان، یانە ئەمە گونجاوە و ئەبێ هەر لەم با بڵێین هەر بەمەشۆ دەتوانین دەستکەوتمان هەبێت؟ سپاستان دەکەم بۆ بەرنامەکەتان. بە نەزەری من دەتوانێت هەم کێشە ساز بکە و دەشبێ بە نەوعێک ئەو حیزب و لایەنانە بەیەکەوە نەوعێک تەسامح و نەوعێک هاوکاری بکەن. بەڵام کێشەکە لەوەدایە هێندێک لایەن وەکو حیزب دایانەوە بیان ناسن، بەڵام لە واقعدا حیزب نین، ینی چەند کەسێکن، ینی ممکنە 10 نەفەریش نەبن. ئەوە مەسەلەن فەرق دەکات لەگەڵ حیزبێک کە مەسەلەن 20-40 ساڵ خەباتی کردو و هێزی هەیە و لە نێو کۆمەلگادا نفوزی هەیە. ئەوە بۆ خۆی کێشەیەکی گەورەیە، بەڵام لە مەجموعدا دەتوانم بڵێم حیزبە گەورەکان، من قسەم لەگەڵ حیزبە گەورەکانە، ئەوانەی حیزبەکانی کە ناسراون، ئەوانە دەبێت نەوعێک تەسامح بەیەکەوە بکەن، نەوعێک بەرە پێک بێنن، نەوعێک استراتیژی ڕوو بە دەرەوە و ڕوو بە کوردستان بۆ خۆیان ساز بکەن، ینی بە یەک زمان قسە بکەن، بە یەک تاکتیک و یەک استراتیژی لە ئەو مەرحەلەیەدا دەبێت هاوکاری یەکتری بکەن و خەبار بکەن. باشە، ئەو دەبێتە کە جنابەت دەفەرمووی چەند پتانسیێلی جێبەجێکردنی هەیە، چۆن هەر ئێستا ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکان 4 دەگرێتە خۆی، بەڵام لانی کەم 3 حیزبی تر، یعنی خەبات و پەژاک و کۆمەڵی کۆمونیست لەو ناوەندەدانین. پرسیارەکە ئەوەیە چەند حزبەکان پتانسیێلی ئەوان هەیە بەرەو ئەو هاوکاریە بچن، ئەگەر ئەویان قبول کردی بێ کە بێ هاوکاریەکی بەربڵاو ناتوانن هەنگاوێکی جددی بۆ گەیشتن بە ئامانجەکان هەڵبگرن. دروستە، ئەوە ڕاستە، بەڵام دەتوانن ئەو ناوەندە لەگەڵ ئەو لایەنانەی دیکەش نەوعێک تەفاهمی هەبێ کە مەسەلەن لەسەر هێندێک شت تەوافق بکەن، لەسەر هێندێک خاڵ تەوافق بکەن، خەتی سووری یەکتر احترامیان بۆی هەبێ. منیش پێم وایە ئەوە کێشەیەکە لە ئایندەی کوردستانی ڕۆژهەڵاتدا، ئەو کێشەیەکی گەورەیە لە کوردستانی باشووریش ئەوەمان هەبوو بە جۆرێک ئەلان شتەکە کریستاڵیزە بۆتەوە لە 3 لایەن 4 لایەن ئیسلامیەکان و یەکێتی و پارتی و گۆڕان
ئەگەر 20 ساڵ لەوە پێش تەمەشا بکەی چەندین حیزبی دیکەش بوون کە ئەو حیزبانە یان نەماون یان لەو حیزبانەی دیکەدا خۆیان تواندۆتەوە. ممکنە لە ڕۆژهەڵاتی کوردستانی شتێکی وایە ڕووبدا بە دووری نازانم. بەڵام ئەوە بۆ با بڵین سەردەمی دوای حەوانەوەیە لە ناوخۆی وڵاتدا ئایستە پێش ئەوە ئەم حیزبانە نایانتوانیوە بەو جۆرە کە چاوەڕوان دەکەلانی کەم هەندێک لە چاودێران یا ڕەخنەگران یا لایەنگرانیان چاوەڕوان دەکەن پێکۆدا بنیشن با بچین لای کاک عەلی بەڕێزت وەک ئەندامی کۆمیتەی ناوەندی سازمانی خەباتی کوردستانی بڕواچیە ئێوە خۆتان پێشتر بەشێک بوون لە ناوەندی هاوکاری حەزب کوردستانەکانی ئێران بەڵام ئێشتا لەو ناوەندە نەماون ئەمە هۆکاری چییە؟ ئەمە مانای ئەوەیە کە ناتوان بێکۆ کار بکەن ئەوان نانز لەگەڵ ئێوە کار بکەن. کاک عەلی کاک عەلی پرسیارەکەم ئەوە بوو بۆ ڕێزت وتم پێشتر ئێوە بەشێک بوون لە ناوەندی هاوکاری حەزب کوردستانەکانی ئێران بەڵام ئێستاەوە لەو ناوەندە نەماون ئەمە بە چ ماناکە مانای ئەوەیە کە بەو بڕوا گەشتن کە ناتوانن حەزبەکانی تا کار بکەن ئەوانتر ئامادەن لەگەڵ ئێوە کار بکەن. من پێم وایە کاری هاوبەش لە کوردستانی ئێراندا بەو جۆرەیە حالیان خوێندنەوەکان ئاوایە کە هەر کەسێک لە ڕوانگەی منەوە یا بە پێی عقایدی من قسەی کرد یا سیاسەتی کرد من دەتوانم کاری لەگەڵ بکەم. ئەم خوێندنەوە پێم وایە زۆر جار کۆسب دروست دەکات لەبەرەوەی کە ئێمە ئەحزابی کوردستانی ئێران جیاوازین لەباری کارکردەوە لەباری سیاسی لەباری دنیابینیمان جیاوازە کەوایە ئێمە دەبێت بە جیاوازیەکانەوە بتوانین پێکەوە کاری هاوبەشکەین نەک وەکەوەی کە حتممە نەگەر ئێمە 4-5 لایەن وەکو یەک بیرمان کردەوەی وەکو یەک کارمان کرد ئەمجا ئەتوانین کار بکەین. لە ئێستێدا لە کوردستانی ئێران ئەحزابی ئێمە نەیانتوانین ئەو جیاوازیانە هەزم بکەن بەداخەوە ئێمە لە ڕابردوودا بەهۆیەوەی کە حساسیەتەکان زۆر بوون بۆ جیاوازیەکان تا شەڕی براکوژی ڕۆیشتوون و ساڵانێک ئەحزابی ئێمە تووشی شەڕی براکوژی بوون و لەسەر حساسیەتە جیاوازیەکان و حساسیەتەکان پەلاماری یەکتر دراوە بنکە و بارەگای یەکتر کراوەتە ئامانجکەوایە ئێستێش کە ئەو دەسەڵاتی هێزی چەکداری و یا ئەو موقعیەتە وەکو ساڵان نییە ئێستێ لە باری سیاسیەوە تقریبەن ئەو حساسیەتانە یا ئەو تەزادانە نەڕەویوەتەوە و نەتواندراوە ینی ئەو زێهنیەتە لە خۆماندا دروستکەین کە پێکەوە کاری هاوبەش بکەین و کاری هاوبەشیش بەو دیدگایی کە هەر حیزبەی کە جیاوازیەکی هەیە بەڵام بێنین لەسەر قاڵە هاوبەشەکانمان و ئەو خەباتەی کە ئێمە بە هاوبەشی چەندین ساڵە دروشمەکانمان کە هاوبەش بوون بێنین فۆرمالیتەیکەین بێنین فۆرمولەیکەین و پێکەوە کاری لەسەر باشە. کاک عەلی داوای لێبورد نەکەم ئەوە لە ڕوانگەی ئۆپۆزیسیۆنیە بەڕێستان خۆتان بەشێکن لەو کایە سیاسیە ئێوە چەند هەوڵتان داوە بۆ ئەوە کە بگەن بەوە ئێوە چەند ئامادە بوون کە خاڵە هاوبەشەکان بدۆزنەوە پێشنیاری بکەن ئەگەر با بڵین کەمێک عینی قسە بکەین مثالی بۆچی ئێوە ژووری ناوەندی هاوکاری حیزبەکانتان جێهێشت؟ ئێمە چەند دلیلمان هەبوو پێمە لەوەی کە ئەو لایەنانە پێیان وابوو ئێمە دقیق دەبێت لەسەر ئەو دروشم و ئەو بنەمایانەی کە ئەوان باوەڕیان پێ هەیە حتمما ئێمەش قبولی کەین و بەو قبولکردنە ئێمە بتوانین درێژە بەکاری هاوبەش بدەین لە حاڵێکدا ئێمە کە ناوەندی هاوکاریمان پێکێنا ڕێکەوتین لەسەرەوەی کە کۆی بابەتەکان کۆی ئەو پلان و بەرنامانەی لە ناوەندی هاوکاریە گەڵاڵە دەکرێت دەبێت بە ڕێکەوتنی گشتی بێ بە تەوافقی گشتی بێ اینجا ببێتە بەرنامەی کاری ناوەندی هاوکاری بەڵام ئەو هاوڕێیانە بەداخەوە لە تەوافقی گشتی پاشگەز بوونەوە ئەوە یەکێ لە دەلیلەکانی یەکێکی دیکە ئەوەی کە عەرزم کردن ئەو هاوڕێیانە پێیان وایە ئەگەر ئەو دروشمەی ئەوان یا ئەو سیاسەت و ئەو فکریەتەی ئەوان بۆ دوا ڕۆژ دەیبینن هەر هێزێکی دیکە بەو ڕوانگەیە بەو چاوە سەیری مۆزوعەکە نەکات یاوا بیر نەکاتەوە ناتوانن کاری لەگەڵ بکەن هەر بۆ نمونە ئێمە لە ناوەندی هاوکاریدا چەندین بۆ پلان و بەرنامەکانی ناوەندی هاوکاری چەندین ئالتەرناتیڤمان هەبوو بۆ ئەو شتانی کە ئەوان
داوت و ئێمە جیاواز بووین لەگەڵی بۆ نمونە مەسلەی فدرالیزم مەسلەی مذاکرە چوزانم ئەو شتانە ئێمە بۆ مەسلەی فدرالیزم ئالترناتیڤمان هەبوو کاکە بە مافی دیاریکردنی چارەنووس بێ ئێمە پێماوا بوو ئەسەن ناوەندی هاوکاری نابێت لەو حەجمەدا بمێنێتەوە ناوەندی هاوکاری ئەگەر ناوەندێکە بۆ تێگڕای بزوتنەوەی کوردستان با هێزەکانی دیکەش بێنە ناوەوە حتا لە ئەو مدەتەی کە سەرکردایەتی ناوەندی هاوکاری و سەرۆکاتی ناوەندی هاوکاری بە سازمانی خەبات بوو پلان و بەرنامەی ئەوەمان گەڵاڵە کرد کە ئەحزابی دیکە لە دەرەوەی ناوەندی هاوکاری بانگهێش بکەین وە لیستەیەوە حیزبانەمان کرد بەداخەوە ئەو هاوڕیانە وێڕایەوەی کە لای ئێمە پیاوا بوو شتەکە باشە بەڵام بە عملی و بەکردەی بۆی نەچوون زۆر چاک لە دوای ئەوەش کە ئێمە لە ناوەندی ببوورە لە دوای ئەوەش ئێمە لە ناوەندی هاوکاری هاتوونێتە دەرەوە هەتا ئێسەکانێ ئەو هاوڕیانە هەر بە چوار باڵی یا ئەو دوو لایەنەی کە چوار باڵی دوو هێزی سیاسین هەروە ماونەتەوە و بە ناوی ناوەندی هاوکاری و درێژە بەکاری زۆر خۆیان دینەوە سەر ئەو بابەتە کە ئەو حیزبانە کێ بوون کە ئەو پێشنیارتان کردووە بۆچی ئەوان بەکردەوە نەچوونە سەری کاکاوات ئاماژەت دا بەوە کە ئەم حیزبانە هەندێکیان با بڵێن مێژوویەکی درێژی خەباتیان هەیە هێز و لایەنیان بووە بەڵام ئێستا ڕاستیەکەی جگە بۆ خۆیان بۆ دەرەوە ئێمە وەک ڕۆژنامەوان و چاودێری دەرەوەی حیزبەکان دیار نییە کام حیزب ئەندامی زیاترە ئێمە نازانین ئەگەر کنگرەی حیزبێک بە 120 ئەندامەوە بەڕێوە دەچێت بۆ دیاریکردنی کۆمیتەی ناوەندی ئەو 120 ئەندامە خۆیان با بڵێن بژاردەی چەند هێزن چەند کادرن ئایا هەردە کادر و ئەندامیکی نردووە هەر هزار کادر و ئەندامیکی نردووە ئەوەیە کە ناتوانین ئەتوانین بڵێن دوو حیزبی سەرەکی کۆمەڵە دموکرات پێش ئەم با بڵێن چەند پارچە بوونەیان گەورە بوون و هێزیان زۆر بوو حیزب دموکرات سەردەمەی لە قەندیل 12000 پێشمەرگەی بووە و کۆمەڵە چالاک بووە لە باشووری کوردستاندا لەسەرەوە و ئەمانە بڵێ مێژوویەکی درێژی خەباتیان هەیە لە لانەکەم دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بەڵام ئێستا پەژاکی شەی هێزی زۆرە خەباتیش دەکا هەر حزبی خەبات کاک عەلی لە بەرنامەکەدا هەیە ئەوانیش چالاک بوون ئەو وەختە کۆمەڵەی سازمانی کوردستان حزب کۆمۆنیستی ئێران ئێستاشەر دەڵێ کە کۆمەڵەی با بڵێن سەرەکی ئێمن ئەوانتر لێمە جیابوون ئەوانیش هێزیان هەیە پێت وانییە کە ئاماژە بەو مێژووە و ئەوە کە ئێمە زۆر بووین ئەمە با بڵێن سەرچاوی کێشەکەیە ممکنە ئەگەر مطلق بە شێوەیەکی مطلق تەمەشای بکەن بەڵێ ڕاستە ئەوە ناکرێت حیزبێکی سیاسی بە حکمیەوەی 30 ساڵ لەوە پێش یا 40 ساڵ لەوە پێش ئەکسەریەت بۆ ناکرێت ئیلە ئەبەد ئەکسەریەتی هەبێ لە نێو خەڵکدا ڕاستە ئەوە دروستە منتەها کێشەکان زۆرن کێشەکان هەر ئەوە نییە بۆ بەیەکەوە ناحاوێنەوە کێشەکان ئەوەیە مەسەلەن حیزبەکان استراتیژیان یەکە بەڵام جیا دەبنەوە لە یەکتری یعنی لە هیچ بەرنامەیەکی سیاسی جیان نییە بەڵام ناتوان بەیەکەوە کار بکەن ئەو ناتوان بێکارکردنەوە گەڕێتەوە بۆ با بڵێن ئەو شتێکە بەعام بە بڵێن ئەوامانە پێی دەڵێ حەزی دەسەڵات یا نا یا شتی ترە حەزی دەسەڵات بەشێکێتی حەزی دەسەڵات بەشێکێتی بێهیوایی بەشێکێتی فشارەکانی کۆماری ئیسلامی بەشێکێتی بێدەرەتانی و نەبوونی دووربینی سیاسی لە لایەن زۆرێک لە ڕێبەرەکانی حیزبەکان ئەوانە هەموو بەشێکن ینی فاکتۆرێکن لەوەی ئەو پەرتەوازی و جیاوازیانە پێکات وە چاوەڕوان دەکەی ئەگەر با بڵێن نەسلی ئەوڵی ڕێبەرەکان ڕێگە زیاتر بکەنەوە بۆ نەوەی با بڵێن نوێ لەو حیزبانە داوانەی کە هەم ئەزمموی ژیان لە ئێران هەیە لە دەرەوەی ئێران بوون بەهۆی ئەو گوشارە سیاسی بەڵام دەرسیان خوێندەوە زانکۆ چوون جۆرێکی تر دەڕوانە کۆمەڵگا ئەلبەت دەزانین کەڕبرانی پێشوو شەموویان با بڵێن ئەزمموی زانکۆیان هەبووە بەبەستم بە شێوازێکی تر لە سەردەمێکی تراژیاون جۆرێ تر با بڵێن شتەکان دەبینن ئەگەر ئەوان دەسەڵات زیاتر لە حیزبەکانە بگرن جۆرە یەکگردووی لە حیزبەکان زیاتر بێ من ئەوەم نەدیوە ئەس قەزا ئەوانەی گەنجترن زیاتر کەمتر زیاتر ئیدئۆلۆژیک و شخصی دەڕوانە مەسەلەکان زۆریان ناڵم هەمویان ڕەنگە هێندێک شتی تازە بزان ڕەنگە هێندێک بۆ چوونی تازایان هەبێ بەڵام لە تەعامل لەگەڵ یەکتریشدا لە تەعامل لەگەڵ یەکتریشدا لە ئەوانەی قەدیمیترن زۆر باشتر نین بەداخەوە
منتها دەبێ ئەو پرۆسەیە ئیدامەی بێت دەبێ وردە نەسلێک بێ نەسلێک بڕوە و نەسلێک دێ بەڵام ئەوە دەبێ هەنگاو بە هەنگاو بێ و بە شێوەیەک بێ کە لە تەجاربی نەسلەکانی پێشوو زیاتر ئیسفادە بکرێ و نەسلی تازەش فێری ڕێبەرایەتی بێ فێری هێندێک کێشە و گرفت و تعامل لەگەڵ هێندێک کێشە و گرفت بێ کە ممکنە لە وڵاتێکی کەسێک لە وڵاتێکی ئەوروپایی یا ئەمریکایی خوێندوێتی ئەو کێشە و گرفتانە لە سیستمی سیاسی ئێرەدانیە بەڵام لە سیستمی سیاسی منتیقی ئێمەدا هەیە تۆ ناتوانانی حیزبێک دروست بکەی ڕاز وەکو مەسەرەن ڕێکخراوەیەکی ئەمریکایی باوەسفیەوەی مستالیەشێک لە سوئێدیا لە ئەمریکای لە فەڕەنسا کاری سیاسی کردبێ ناتوانێت دقیق ئەو شتە ئەزمونونەکە بگوازێتەوە بۆ کوردستان و دقیق ئەو چاوەڕوانی لە خەڵکی کوردستان و لە حیزبایەتی لە کوردستاندا هەبێ دەبێ نەسلی قەدیم بمێننەوە بە تەدریج جێگای خۆیان بدەن بە نەسلی تازە و نەسلی تازە سیستمەکانی نەسلی قەدیمیش فێر بن. باڵێ کاکعلی ئاماژەتدا بەوە کە ئێوە وەک خەبات ناوی هەندێک حزب و لایەن تەنقیدت بەردەستی ناوەندی هاوکاری کە ئەوانیش بانکێش بکرێن بۆ ئەو ناوەندە ئەگەر ئاماژە بدەی بە نێوی ئەو حزبانە کە ئێوە خستانە بەردەستی ناوەندی هاوکاری و بڵێیت کە بۆچی وەک خۆتان وتتان بەکردەوە حزبەکان حەزیان نەکرد ئەوانیش بەشدار بن؟ یەکێک لە ئەو لایەنانەی جوابی پرسیاری یەکەمەکە دەو لایەنانەی کە پێم ئاوا بوو دەبێ بانگ بکرێن بریتی بوون لەو سێ چوار لایەنەی کە لە کوردستاندا هێزیان هەیە و لە کاری سیاسیدا مەترەحن تا ڕادەیەک وەکو ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستە وەکو پارتی ئازادیە وەکو برادرانی پەژاکە بەرحاڵ ئەوانە حیزبی ڕۆژهەڵاتی کوردستانن و ئەگەرچی بەحسێکیان لەسەر بێ مەوزوعێکیان لەسەر بێ بەڵام وەکو جەریاناتی کوردستانی ئێران معاملە دەکەن و ئێمە پێویستە لە کۆی کارە سیاسیەکاندا بیان خوێنینەوە. دەی باشە گرفت لەگەڵ ئەوانە چی بوو؟ واتە بۆ وێنە بەنسبەتی پەژاک بۆچی ئەمەدەنەون بەنسبەتی پارتی ئازادی چی بەنسبەتی کۆمەڵەی ڕێکخراوی کوردستانی تازە حکومەتی ئێران چی؟ بە بوردی مەوزوعەکان نازانم بەڵام بە کۆی شتەکان خوێندنەوەی بەداخەوە ئەو چوار لایەنە پاراستنی چەمکێکە بە ناوی کۆمەڵە و دموکرات پاراستنی ئەم چەمکە لە لای ئەوان زۆر گرنگ بوو یعنی بەداخەوە هەتا ئێستەکانیش هەر هەوڵ دەدەن لە هەموو مەوزوعە سیاسیەکانی کوردستانی ئێراندا تەنها دوو وشەی کۆمەڵە و دموکرات ینی دووبارەکەنەوە یا زەقیکەنەوە ئەمەش بەلای ئێمەوە کارێکی دروست نییە چونکە تۆ بتێونەتەوێ ئەم دوو هێزە ڕاستە کاریگەریان هەبووە لە کوردستانی ئێرانە بەڵام ئەحزابی دیکە هەن ئێمە وەکو سازمانی خەبات 40 ساڵە لەگەڵ ئەو شان بەشانی ئەو دوو هێزە لە ساحەکەدا بووین بۆ ئەگەر لەباری جەمعیەتەوە وەکو ئەو دوولایەنە نەبووین بەڵام لەباری کەیفیەتی شۆڕەژێڕی و چوزان لەباری سیاسی و لەباری ئەمانەوە هیچ لەوان نەماوینەتەوە کەوایە پێویستە ئەحزابی دیکەش بخوێنرێتەوە پێویستە تەنها تاکید لەسەرەوە نەکرێتەوە کە لە کوردستانی ئێرانە بزوتنەوەی کوردستانی ئێران کۆمەڵە و دموکرات هەیە زۆر ئەحزابی دووکەش هەیە ئەوە یەکێ لەو دەلیلانەی کە تا ئێستەکانێش ئەو بەڕێزانە بازنەی هاوکاری خۆیان یا کاری هاوبەشی خۆیان نەتوانیوە لەگەڵ کۆی ئەحزابی دیکە بەرفراوان کەن هێشتنەوەی ئەو بڵین چەمکەیە وەکو کۆمەڵە و دموکرات زۆر چاکە با من ڕخنەی ئەوان بخەم بەردەستی ئێوە جابەتە بەنسبەتی دوو حزبی تر لە کاگاوات دەپرسم بەڵام بۆ ئێوە ئەوان دەڵێن کەم هەم سێ حزبە یعنی خەبات و با بڵین لەم چوار حزبەکە ئیسە لە ناوەند نین خەبات و پەژاک و پارتی ئازادی کێشی تایبەتیان دەڵێن کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران با بڵین ڕەنگە ڕوانینێکی ئێرانی تری هەبێت و خۆیان ئامادەنین بێن لەگەڵ مەدا بنشەمە حەزەکەین بێن بەڵام بۆ وێنە ڕخنەی ئەوان بۆیەوە ئەوەیە کاڵن ئێوەش زۆر لە ژێر کاریگەری گوتاری مجاهدینی خەڵقدان پەژاک وەک ئەوان دەڵێن
بەشێکە لە پەکەکە و ئەوانە بڕیار وابێت دابنیشن لەگەڵ پەکەدا دەنیشن بۆ لەگەڵ باڵەکەی دابنیشن بەنسبەتی پارتی ئازادیش دەڵێن پارتی ئازادی حزبێکە کە پارتی دموکراتی کوردستانی عێراق دروستی کردوواتە پارتی و زۆر با بڵین مافی بەسەر کوردستانی ئێرانەوە نییە و ئەو بەشداریەشی لە شەڕ دژی داعش لە عێراقدا نیشانی داکەون وەک لایەنێ وەک باڵە لە پارتی کار دەکەن ئەمە ڕخنەی ئەوانە بەنسبەتی خۆتان چ وەڵامێکتان هەیە وەک خەبات من پێم وایە ئەو قسانە یا ئەو نوع پاڵدانەی ئەحزاب بەلایەنی دیکە شتێکی نالۆژیکیە زۆر ناسیاسیانەیە پێم وایە بۆ خۆت زیینەوەی لە ڕەخناوە لە گلەی و گازندەی بە تایبەت کۆمەڵانی خەڵکی کوردستان و چونکە بەداخەوە عیبی گەورەی بزوتنەوەی کوردستان لە ئەستۆی ئەو دوولایەنە بووە وەکو حیزبی دموکرات و کۆمەڵە ئەو دوانە ئەسان خەڵکیان فێری ئەوە کرد یەکتر قبول نەکەن شەڕی براکوژیان بۆ ئەوە کرد کە قبولی هیچ نەوع فکرێکی جیاوازیان لە خۆیان نەدەکرد خۆ پێشەوە بەداخەوە حیزبی دموکرات شەڕی پەیکار و جەریاناتی دیکەیشی کرد لە بۆکان و لە سەردەشت و لەمانە شەڕی سازمانی خەباتی کرد بەداخەوە بۆ خۆت زیینەوە لە کەم و کوڕیەکانی خۆیان دێنن هەندێک شت دەدەنە پاڵ ئەحزابی دیکە ئێمە وەکو سازمانی خەبات کە توانم جوابی دەمەوە دەڵێم ئەو شتانیان بە هیچ شێوەیەک ڕاست نییە بە هیچ نەوعێک دروست نییە خۆ ئەو بەڕێزانە دەیانزانی ئێمە دۆستایەتیمان لەگەڵ سازمانی مجاهدین هەیە و دۆستایەتی ئێمە لەسەر چه ئەساسێکە لەگەڵ سازمانی مجاهدین ئەگەر ئێمە ئەو نەکاریگەریمان لە مجاهدین وەردەگرت ئەوان بۆچی پێشتر حاضر بوون هاوکاریمان بکەن یا کاری هاوبەشمان لەگەڵ بکەن یا پێکەوت لە ناوەندی هاوکاریە کار بکەین ئەسڵەن ئەو بابەتە نییە کێشەی گەورەی ئەوان ئەوە بوو کە ئێمە قبولی ئەوەمان نەدەکرد ئەوان لادن لە بنەما ئەساسیەکانی ناوەندی هاوکاری وەکو تەوافقی گشتی ئەوان چەمکی تەوافقی گشتیان بایاندایەوە پژێر پێیان خست و ئەمە لە لای ئێمە وەکو هێڵێکی سوور چونکە ئەوان چوان لایەن بوون ئێمە تەنیا لایەنێک بوو ئەگە بێت و تەوافقی گشتیمان لە دەست بچوایە بێشک زۆر تەحمیل لەکرا بە سەرمانە بۆ ئەوەی کە ئێمە ئەو شتانە تەحمیل نەکرێ بە سەرمانەوە بتوانین بەڕاستی کاری هاوبەش وێڕای جیاوازیەکان کاری هاوبەشکەین ئێمە پێماوا بوو پێویستە ئەوان ملکەتی تەوافقی گشتی بن بەڵام بەداخەوە ئەوان لەسەر زۆر چەند بە تایبەت مەسەلەی فدراڵی بە دیاری کراوی یەکسەر پەنایان دەبر بۆ زۆرینە و کەمینە کە لە حاڵێکدا ئێمە دەماوت کاکە بە فدراڵی وەکو چەمکەکە نەبێ بە مافی دیاریکردنی چارەنووس بێ ئەحزابی سربەخۆخوازی دەگرێتەوە ئەحزابی فدراڵخوازی دەگرێتەوە ئەحزابێکی دیگە ئەگەر ئەفکارێکی دیکەشیان هەبێت دەگرێتەوە با ئێمە ئەو چەمکە هەڵگرین چەمکێکی گشتی ترە بەڵام ئەوان ئیلا بالله دەیاون نەخێ دەبێت فدراڵی بێ و فدراڵی هێڵی سوورە لە لامان یعنی ئەوە وەکو دەهاتن ئەم جارە بە مەسەلەی زۆرینە و کەمینە کە ئێمە ئەوە لە لامان قبول نەبوو و ئەم قبول نەکردنە بە نسبەت ئەوانەوە ئەهاتن ئەم جارە سەمپاشی مەسائلی دیکان دەکردەوە مەسەلەی مجاهدین و ئەوە زۆر باشە دێمۆ لای بەڕێستان دکتۆر ئاوات بە نسبەتی ئەو چەند حزبەی تر ئاماژە دراوە بەوە کە با بڵێن دەڵێن پەژاک لقی پەکەکەی و ئەگەر وتوێژێ پێویست بێ ئەچین ڕاستەوخۆ لەگەڵ پەکەکەیکم بۆ لەگەڵ پەژاکا بیکەین بە نسبەتی خەباتیش کە بەڕێز کاکەری وەڵامی دایە بۆ بە نسبەتی با بڵێن پارتی ئازادیش هەروە دەڵێن ئەوانە هینن ئەوان بلقی لە پارتین و ئیشیان بە کوردستانەوە نیە و لە ماوەشدا شەهیدیاندا و شەڕیان کردووە بە نسبەتی ئەو گرفتانە کە باشوور بتی لە حاڵەکە باشوور خۆی پێشمەرگە و لایەن و دەسەڵاتی زۆری هەیە لەو لایەوە بە نسبەتی کۆمەڵەش دەڵێن ئەو ئیدۆلۆژیە کۆمۆنیستێ بۆ ئەم با بڵێن کێشەکانی ئێستەی کوردستان ناتوانێت چارەسەر بکە دیارە لایەنەکان وەڵامی خۆیانەیە بەڕێزە وەک لێ کۆڵی پێ دوایە ئەوە چەندێک گونجاوە کە ئەگەر تۆ بە پێی واقع یا بە پێی ڕوانین پێدوا بێ بۆ وێنە پەژاک بەشێکە لە پەکەکە ئەمە دەبە بیانوکی باش بۆ ئەوە کە پراوێزی بخەیت پراوێز خستنی من پێم وانەیە کەسی عەمدەن کەسی پراوێز خست بێ با دموکرات و کۆمەڵە بلۆکێکی یەکگرتوو وەکو ناوەند دروست بکەن با ئەوانی کەش بلۆکێک دروستکەن بۆ لەسەر ئەوان ڕاوەستاون احتیاجیان بە دموکرات و کۆمەڵە چییە با ئەوانیش ئەو حیزبانەی جەنابن ناوت بردن بە ئەوانیش بۆ خۆیان بلۆکی خۆیان دروستکەن دەڵێن دموکرات و کۆمەڵە فێدراڵی خوازن باش بە بلۆکی فێدراڵی خوازەکان بلۆکی سەربەخۆیی خوازەکان بلۆکی خودمختاری خوازەکان
هەر کەسە بلۆکی خۆی دروست بکە ئەو سێ بلۆکەش لە مەسائلی استراتیژیکدا بتوان هاوکاری بکەن من پێم وایە هیچ لزومی نییە مەسەرەن حیزبی دموکرات سیاستەکەی یا کۆمەڵە سیاستەکەی خۆی بگۆڕێ لە فێدراالیەوە بۆ شتێکی دیکە وەکو حیزب ها نەک وەکو نەزەری من یا مەسەس حیزبێکی دیکە لە خود مختارەوە بیگۆڕێ بە فێدرالیزم بە نەزەری من دەتوانن خۆ ئێستا ئەو مەسلەیە مەترح نییە کە خود مختاری هەیە فێدرالی هەیە یا سربەخۆیی هەیە بە نەزەری من دەبوو لەسەر هێندێک شتی مەلموسی هاوبەش هاوکاری یەکتری بکەن نەک ئەوەی لە ئەوەڵ ڕا مەسلەی خەتی سیاسی کە ئەو بێن نەگۆڕێ ئەو مەسلەی کە کوردستان فێدرالی بێ یا سربەخۆ بێ یا خود مختاری بێ ئەوە وەختێکە کە شەرایط ئامادەیە دەچێوە نێو کوردستان یا ئەوەش لە ئینتخاباتێکی دیموکراتیکدا و لە مەجلیسێکدا و لەوانەدا دەبێ هەڵی بژێ خەڵک دەنگی لەسەر دەدا خەڵک دەبێت دەنگی لەسەر بدا دەنان ناکرێ بە حیزبێک بڵێ تۆ نەزەری خۆت بگۆڕە یا حیزبێک مەسەلە دەیەوە خود مختاری بەرنامەیەتی حیزبێکی دیکە بۆ حیزبێکی دیکە نەزەرەکەی خۆی بگۆڕێ لازم نییە بەڵام ینی جگە لەو جیاوازی ئەو دروشمە دیسان دەتوانن پێکەوە کار دەبێت بتوان لەسەر هێندێک شتی مەلموس کار بکەن لە هێندە کاری عملیدا بۆ ناتوان نابێت کار بکەن دەبێت بتوان کار بکەن دانەی لە داواکاریەکان با بڵێن خاڵێکی بەرچاو داواکاریەکانی گەلی کورد لە ئێراندا و هەروەها ڕەنگە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەکانی بیانی لە دەرەوە ئەوە بێت کە ئەگەر ئێوە حزبێکن بۆچی ناتوانن پێکەوە وەفتێک پێک بێن ئەگە ئێوە با بڵێن مافێکتان با بڵێن بۆ گەلێک خەبات دەکەن نە حزبێکن ببوورە بۆچی ناتوان وەفتێکی هاوبەش بنێرن بۆ وتوێژی ئاشتی با بڵێن بۆ وڵاتانی تر یا بۆ دانیشتن بۆ دانوستاندن بۆ دیپلۆماسی بەڕێزت پێشتر نوێنەری حیزبوکات کوردستان ئێران بووی لە ئەمریکا ئاگاد لەو شێوازە هاتوچوانە هەیە پێ دوایە ئەوە چەند گرفتی دروستکرد بۆ حیزبەکان کە لانیکە مفتێکی هاوبەشیان نییە ئەوە ڕخنەیەکی زۆر واردە ڕخنەیەکی زۆر واردە بە نظری من ئەو ناوەندی هاوکاری دەبێت گروپێکی دیپلۆماتیک دروست بکە یعنی کەسێک کە دێتە ئەمریکا یا ئینگلیز یا وڵاتێکی ئوروپایی دەبێت بە نێوی هەمویان قسە بکە و نوێنەری هەمووشیان بێت و بۆ ئەوەی وەزن و قورسایی ئەو بزوتنەوەی کوردی ئێران و بزوتنەوەی ئەو گروپەی خۆیان وەزن و قورسایەکەی زیاد بکەن بیناسێن بە وڵاتان بە فکری من ئەوە ڕخنەیەکی زۆر واریدەوە دەبێت ناوەندی هاوکاری زیاتر پتەوتر و چڕتر هاوکاری یەکتر بکەن بۆ کاری مەلموس بۆ کاری عملی بۆ ڕۆژە مێژوویەکان بۆ خەباردژی کۆماری ئیسلامی و سیاسەتەکانی بۆ نیشاندانی کێشەی کورد لە ئێران بە وڵاتانی دیکە دەبێت بە هەیئەتێکی هاوبەش یا دەبێت بە یەک زمان و یەک قسە و یەک هەڵوێست بن مقابل دەرەوە ڕوو بە دەرەوە و ڕوو نێو خۆی وڵاتیشەوە باڵێ کاگالی لەگەڵ ئەوە کە بۆتان هەیە وەڵامی ئەو قسەی کاگ ئاوات بدەنەوە کە دەڵێت پێویست ناکە حزبەکان دروشمی سیاسی خۆیان بگۆڕن ڕاستە بۆچی لەگەڵ حزب سەربەخوازەکانی تر ئێوە بلۆکێک پێک نایەنن و پێ دوایە کە دەرەوەی ئەم جیاوازی دروشمەکان دیسان شتێک ماوە بێکارکەن ببوورە یەک دەقەمان ماوە کاگالی من ئەو قسە بە تەواو نابینم چونکە کاتێ تۆ باز لە کاری هاوبەش دەکەی ئەگەر قەرار بێ فتڕاخوازەکان بخۆیان بەڕێیەکا بڕۆن و سەربەخۆخواز بەڕێیەکا و خود مختاری خواز بەڕێیەکا بڕوا پێم وایە ئەم هەموو ڕێگە جیا دەبێتەوە وای ئەو بزوتنەوەی کوردستان لەوە زیاتر بەربڵاو و بڵین ینی ڕێگەکان زیاتر جیا دەبنەوە ئەمەش زیانی دەبێت بۆ کۆی بزوتنەوەکە ئێمە کاتێک ئەو بەڕێزانە ئینشعاباتیان تێکە و لە دوولایانی دموکرات و کۆمەڵا هەوڵهایەکە بوو بۆ دروستکردنی بەرەی کوردستانی لە بەرابەریشدا یەکسەر هەوڵهایەکە بوو بۆ ئەوەی کە لایانی بەرامبەریش بەرەی کوردستانی دروستکار یعنی دوو بەرەی دروست دەبوو دوو بەرەی تەزاد و دش بەیەک ئەمە زیانی گەورەی دەبوو بۆ کۆی بزوتنەوەکە زۆر سپاس کاگالی داوای لێبوردنەکەم بەداخەوە باسەکە کۆتایی پێناهات و هێشتا لایانی زۆری ماوە بەڵام گەیشتینە کۆتایی کاتی بەرنامەکە زۆر سپاس لە هەردومای بەرنامە بەڕێزان ئاواتی عەلیار لێکۆڵەری سیاسی و هەروەها
کاگەلی بەهرامی ئەندامی کومیتەی ناوەندی سازمانی خەباتی کوردستانیان و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.